لە شاری سلێمانی دیواربەندی ئەندازیار حەسیب ساڵح لە بەردەمە و باڵەخانەیە دادانرا کە زیاتر لە 40 ساڵ لەمەوبەر لە سەرەتای شاڕەی سالمی شاری سلێمانی دروستی کرد و تا ئێستاش لە ڕووی هونەری تەلارسازیەوە یەکێکە لە ناوە دیارەکانی شاری سلێمانی. لە ڕێوڕەسمێکدا لە سلێمانی پەیکەری ئەو کەسایەتیە دیارەی کورد لە بەردەم باڵەخانەکەی دادانرا کە لەلایەن هونەرمەندی پەیکەرساز زایر سدیق دروست کراوە. حەسیب ساڵح وەکو کەسایەتێکی نیشتیمانی وەکو ئەندازیار و بەڵێندەرێک خزمەتێکی زۆری بە کاروانی ئاوەدانی و تەلارسازی لە کوردستان و عێراق کردووە. ئەو وەکو هێمایەک وایە لە خەیاڵدانی خەڵکی سلێمانیە ئەم تەلارە بە ناوی حەسیب ساڵحەوە ناسراوە و یەکێک لە تەلارە بەرزەکان بووە لەسەر ئاستی سلێمانی و کوردستانیش. بۆیە وەک ڕێزێنانێک لەم کەسایەتیە گەورەیە بە پێویستمان زانی ڕێزی لێ بنرێت. ئەمڕۆ کە ساڕۆژی لەدایک بوونی بوو هەم دیوار بەندیە دروستکرا کە هونەرمەند زایر سدیق دروستی کردووە و ئەلبومێکیش بۆ وێنە و بۆ پرۆژەکانی و بۆ کارەکانی و بۆ یادگارەکانی بڵاو کرایەوە. حەسیب ساڵح ساڵانێکی زۆرە لە بیرەوەری خەڵکی شاری سلێمانی وەرێمی کوردستان، ناوێکی دیار و درەوشاوەیە و یەکێکە لە باڵەخانە بەناوبانگەکانی هەرێمی کوردستان و سلێمانی. لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو بەرزترین و بەناوبانگترین بیناو باڵەخانە بووە لە سەر ئاستی هەرێمی کوردستان. هەرچەندە لە دوای ڕاپەڕینەوە ناوەکەی گۆڕدرا بۆ سلێمانی پاڵاز، بەڵام تا ئێستاش لە لای خەڵکی سلێمانی هەر بە ناوی خاوەنەکەی حەسیب ساڵح ناو دەبرێت. زۆر حەزمە کرد باوکم لەگەرمانە بوایە ئەم ڕۆژەی بدیایە، دڵخۆشم بەوە و زۆرم پێخۆشە. خۆی زۆری پێخۆش بوو کە وەختی خۆی کە ئەم هینەی کرد کە ئەم هینانە کە دروستی کرد ئەلێرە کە شتێکی کرد لە کوردستانە و لەبەر ئەوە طبعاً پێمان خۆشە کە ئەم شتەکراوە ئەلێرە. ئەندازیار حەسیب ساڵح لە ساڵانی هەفتاکان و ساڵانی دواتر یەکێک بووە لە بەڵێندەرە دیارەکانی شاری سلێمانی. لە ساڵی 1930 لەدایک بووە و لە 2012 لە عەمانی پایتەختی ئوردون کۆچی دوایی کردووە و لە کەرکووک بە خاک سپێردراوە. مەریوان ئەبڵا، کورسات نیوز، سلێمانی.